مناڵەکانتان فێر بکەن کە ڕاستەوخۆ سێری تیشکی هەتاو نەکەن، چونکە ئەگەری هەیە ببێتە هۆی سووتانی خانەکانی تۆڕەی چاویان. سڵاوتان لێبێت دکتۆرە ڕۆزام پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی چاو لە تاوەری تەندروستی سمارت. تیشکی هەتاو تیشکی سەر و بنەوشەیەتیایە کە ئەمیش کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر تەندروستی چاوەکان، لەوانەیە ببێتە هۆی وشکبوونەوەی چاوەکان کە ئەمەش بە شێوەی سووربوونەوە و خوران و ئاوکردنی چاوەکان نەخۆشەکە هەستی پێ ئەکات. ئەگەر ئەم بەرکەوتنە زیاتر بێت لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی گۆشتی زیایە لە ناو چاوەکاندا. یەکێکی تر لە کاریگەریەکانی ئەم تیشکە کە لەوانەیە ببێتە هۆی دروستبوونی ئاوی سپی لە ناو چاوەکاندا. ئەم ئامۆژگاریان بۆ مناڵە ئازیزەکانە تکایە هیچ کاتێک ڕاستەوخۆ سێری تیشکی هەتاو مەکەن، چونکە لەوانەیە ببێتە هۆی سووتانی خانەکانی تۆڕەی چاویان کە ئەمە ماکێکی هەتاهەتایی بەجێهێڵێ لەسەر خانەکانی تۆڕەی چاو. کەواتە چۆن پارێزگاری لە چاوەکان مامکەین لە کاریگەریەکانی ئەم تیشکە. ڕێگەی یەکەم بەکارهێنانی کڵاوە، ڕێگەی دووهەم بەکارهێنانی چاویلکەیە، چاویلکەی دژەخۆر، بە تایبەتی ئەوانەی کە فیلتەریانتیایە کە 100% تیشکیش سەر و وەنەوشەی ئەگەڕێنێتەوە. سێهەمیان زووزووفێنکردنەوەی دەموچاو بە تایبەتی چاوەکان هەر بە ئاوی ئاسایی. چوارەمیان بەکارهێنانی قەترەی شێدارکەرەوە بۆ چاوەکان بە مەرجێک لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕی چاودابێت. سمارت وەرچەرخانە.